تۆریەکەی بەرنامەکەماندا بابەتێکی گرنگ باز دەکەین سەبارەت بە پرۆسی هاوسەرگیری سەبارەت بە هۆکارەکانی جابوونەوەی هاوسەران. نووسەرێک کتێبێکی لەم بارەیەوە نووسیوە سەبارەت بە پرۆسی هاوسەرگیری و هۆکارەکانی جابوونەوە چارەسەریەکان. کتێبێکی زۆر گرنگە. ئەوەی کە گرنگ بوو بەلای منەوە کە کتێبەکەم بینی لی نووسرابوو بێ بەرامبەرەوە شتێکی زۆر جوانم هەتایبەتی بۆی کە کۆمەلگا تێبگات هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە بۆی ئاگادار بین خێزانەکان دایکان و باوکان ئاگاداری منداڵەکانیان بن بۆی کە گەشتە قۆناغیەوەی هاوسەرگیری بکەن کۆمەڵەشت هەیە ڕەچایی بکەن بۆی کە هەموو خێزانێک دوور بێت لە هەڵوەشانەوە و لە جیابوونەوە. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ بەڕێز کاک ئایەت حەمەشەری نووسەری کتێبی کورتەیەک دەربارەی هاوسەرگیری و جیابوونەوە کە لەمتەوە لەگەڵمانە. کاگات یەمە بینەرانی عزیز سوپاس بۆم دەرفەت یاخوا بەخێر بێ. لەگەڵ کاک ئایەت 13 ساڵ پێشەسە لە زانکۆ پێکەوە دەمێکە ئەی دو ساعتێکی کۆنتان هەیە زۆر مەلە بەلارت بابزانم هەر لەم ستۆدیۆش جارێک کەژات زانم. بەخێر بێ یاخوا کاگات کاگات بەدەر لە بینەسە کتێبەوە دانەمەزرایتەوە نەوەڵە منی ژەردانەمەزرا نەوەڵا سەژەر لە هەزار خەریکی ئیشی چالاوانی سەلامت بنیا دەست چاوە خۆش بێ بژیت. بینە سەر ئەم کتێبە کاک ئایەت بۆچی ینی دەستی بر بوو ئەم بابەتت بەلاوە گرنگ بوو لەسەری بنووسی؟ دیارە مامۆستا دانەر چۆن شانە بنشینەی لەشی زیندەوەرەوە زەڕە بنشینەی گردوونە خێزانیش بۆ شێوە بنشینەی کۆمەڵگایە. ینی ئێمە ناتوانین لە وڵاتێک کە خێزان تا شلۆغ بێ وڵاتێکی کاملت هەبێ وڵاتێکی بتەوت هەبێ چونکە وەکو باسم کردانی خێزان سەرەکی ترین پایی کۆمەڵگایە لە بەلەقبوونی تەواوی کایەکانی تریش لەقە بێ. بۆ نمونە بوارە سیاسیەکە لەقە بێ بوارە یاسایەکە لەقە بێ بوارە پەروەردەیەکە لەقە بێ. بۆ ئێمە بیرمان کردو بۆی کە ئەم ڕێژە زۆرەی جیابوونەوە هەیە ئەم ڕێژە کەمەی هاوسەرگیری هەیە و لێکەوتەی خراپی هەیە. بیرمان کردەوە کە ئێمە بتوانین لە ڕێگەی نووسراوێکی لەم شووە بتوانین لە ڕێگەی ناوەندەکانی خوێندن و ڕێکخراوە مەدەنیەکانەوە لە ڕێگەی کەناڵە بە پێزەکانی وەکو ئێوە ئەم پەیامە بگەینین بە خەڵکی کە بەڕاستی کۆمەلگا دووچاری قەیرانێکی مەترسیدارە بێتەوە و ئەگەر بەم شەوازە ینی بەردەوام بین ڕەنگە کۆمەلگاکە بەهۆی کەمی هاوسەرگیریەوە بێ بە کۆمەلگایەکی پیر و بەهۆی زۆربوونی جیابوونەوەی خێزانیشەوە دووچاری کۆمەڵک لەم پەڕی دەرونی و تەنانەت جەستەیش ببینەوە. کاکات ئایا ئەم کتێبە بە شێوازی توێژینەوە یان هەر شێوازی نووسینە ینی خۆتان ئەم زانیاریانەتان نووسیوە لەگەڵیشیا ینی بۆچی بم پلەبەندیە هاتون لە سەرەدادا باس لە هاوسەرگیریەکەن بەگشتی دواتر ئامادەبوون بۆ هاوسەرگیری و پاشان دێنە سەر حاڵەتەکانی جیابوونەوە و بابەتەکانی تر کە پەیوەندی بە پرۆسەکەەوە هەیە؟ ئێمە نابزانم لە خزمەتی کاکدانیار و کات هاوڕێکی تری بەڕێزە بوو لێرە پێش 3 ساڵ چاپێکوتنێکمان هەبوو لێرە باسمان لە پانێڵێک کرد کە ئەتوانم بڵم خۆشبەختانە ئێمە یەکەمین کەسین کە هەروە بەو ئاسانیە پانێڵەکان نەکراون و بڕۆن دەرەنجامی پانێڵەکانمان بەم شێوازە نووسیوەتەوە. بیرۆکەی نووسی نێم کتێبە لەوە هات کاتێک کەمێن ڕازگۆ بم لەگەڵتان منداڵێکم بینی کە بە گەرمایەکی بەتینی هاوین خەریکی ئاو فرۆشتن بوو کە قسەم لەگەڵ کرد سیرەکەم ئەم منداڵە دایک و باوکی لێک جابوونەتەوە. ئەو بوو لەگەڵێک دوو هاوڕێ بڕارماندا پانێڵێک ئەنجام دەین لەم بارەوە. پانێڵەکە بەناونیشانی هاوسەرگیری و جیابوونەوەی خێزان پانێڵەکە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بوو کە پانێڵستەکان فعلەن لەسەر ئاستی هەرێمی کوردستان بوون. دەرەنجامی ئەم پانێڵەمان هێنا ئەوەی کە لە پانێڵەکە وترا نووسیمانەوە بوو بە تقریبی 5-6 لاپەڕێک. دواتر هاتین بیرروڕای کەسانێکی بە پێزی خۆتان ئاسامان وەرگرت کەسانێکی شارەزای وەکو ئێوە و دواتر هەندێک مامۆستای ئاینی هەندێک پسپۆری دەرونی هەندێک کەسان لە گەشە پێزانی مرۆییە کارەکان هەندێک هاوسەر کە جیابوونەتەوە. ینی بەم شێوازە ینی ئەو کتێبە دەرئەنجامی کۆمەڵێک تێڕوانینی جیاوازە وەکو توێژینەوە کردومانە بەڵام هەندێک لایەن حەزیان نەکردو ناویان
کتێبەکە بێت تەنها توانە من ڕێی خۆمەیە دواتر ئەو لە بەندیت چەندێک گرنگانی ئێستا یەکسەر نەهاتونە سەر بابەتی جیابوونەوە بەڵکو هەندێک بابەتی ترتان سەوارەت بە پێکەنانی پرۆسی هاوسەرگیری باسکرەوە پاشان هاتوونەتە سەر حاڵەکانی جیابوونەوە. ئێمە هەر لۆ وەرمانگرت تۆ کاتێک ئینسان پێشەوەی جیابێتەوە هاوسەرگیریەکە هاتوون باسمان لە فەلسەفەی خێزان کردووە باسمان لەوە کردو بۆچی خێزان گرنگە باسمان لە ئەوە کردووە هەندێک ئامادەکاری هەن کە تاکەکان پێشەوە بچنە نێو پرۆسی هاوسەرگیری ئاگان لێ بێ و ئێمە لاحمان لەوە نییە کە بڵێن تەلاق بوونی نییە چونکە ڕەنگەمە سنووردارکردنی ئازادی کۆمەڵە کەس بەوەکەوەی کە فەرمودەیەکی لەسەرە تەلاق ئەبغەس حەلال ینی ئەبغەس حەلال یعنی ئێمە لەگەڵ ئەوین کە تەلاق بوونی هەبێ زۆر چارەسەریشە بۆ هەندێک لە کێشەکان بەڵام کاتێک کە ئیتر ئەگاتە بنبەست ئێمە لەو توێژینەوەیە کە پێیگەشتوین توانیوانە بە شێوەیەکی پلەبەندی ینی سەرەتا پێش قۆناغی هاوسەرگیری دواتر قۆناغی هاوسەرگیری دواتر باسیشمان لە چارەسەرەکان کردو کە تەلاق نەبێ بەڵام خۆ لە کتێبەکە ئاماژمان بۆ نەکردو هەر نەبێ ینی پلەبەندیەکە گرنگیەکەی لەوە دێ کاتێک فەردێک ئێوە بچێتە ناو قۆناغی هاوسەرگیریەوە بزانێ بۆ چیە چێ و ئاگای لەوەش بێت کە دەرەنجامەکەی گەر باش نەبێت دەرەنجامەکەی جابوونەوە. بەڵێ بە گوێرم توێژینەوە و نووسینی ئەم کتێبە ئێوە درکتان بەوە کردووە کە لە وڵاتی ئێمە هاوسەرگیری ڕووی لە کەمبوونەوە کردووە و ئەگەر ڕووی لە کەمبوونەوە کردووە کارەکان بۆ چی ئەگەڕێتەوە؟ بەڵێ خۆی کاک دانەرس ئێمە ڕێژەی دانیشتوان زیاد بۆ باشە بەراورد بە ڕێژەی دانیشتوان ڕێژەی هاوسەرگیری کەم بۆتەوە هۆکارەکانیش کۆمەڵە هۆکارن بۆ نمونە کۆچی گەنجانە خراپی باری دارایی خەڵکیە و خراپی پلانەکانی حکوومەتە کەناڵەکانی ڕاگەاندنە احترامن بۆ کەناڵەکانی جەنابان ئەمانە هەمووی هۆکارن بۆ نمونە گەنجانێکی زۆر سەفەری وڵاتانی دەرەوەکەن بۆ نمونە گەنجێک ئێوە هاوسەرگیری کا توانای دارایی نییە بەڕێزت پێش 13 ساڵ وابزانم 2 ساڵ پێش من زان کۆ تاو کردو تا ئێستا دانەمەزراوی ینی دەیان سەدان کەسی کە هەن ڕەنگە پێش بەڕێزیش تاویان کرد بێ دانەمەزراوە حکوومەت پلانێکی لۆژیکیانەی نییە بۆەوەی کە دەستی گەنجەکان بگرە بیان خاتەنەوە پرۆسی هاوسەرگیریەوە پێشینەی هاوسەرگیری نییە ینی هەندێک کەسی شەیە کاکدانارێ من لەو توێژینەوە بۆمان دەرکەوتووە کە هاوسەرگیری بە ئامان وەرنەگرتووە بۆ نمونە کەسانێکی بینیوە کە هاوسەرگیریان کردو و جابوونەتەوە ئیتر ئەم ترسێکی لەلای دروست بووانی نایە بچێتە نێو ئەو قەفەسە زێڕینەوەکو ئەوترێ ترسێکی لەلا دروست بوو ئەمانە هەمووی هۆکارن کە وا ئەکەن هاوسەرگیری بەرەو کەمبوونەوە بچێ و بەداخەوەی تر کۆمەلگا هەستەکەم بەرەو کۆمەلگەیەکی پیرە ڕوا کەمەش دواتر لێکەوتەی خراپێ بێ چونکە کاتێک کە هاوسەرگیری کەم بوو یەک خاڵ زۆر گرنگ ئاماژی پێ بکەم کاکدانیان گەنجکەمە بێت ڕاست گەنجکەمە بێتەوە و بۆ ئێمەی کورد زۆر زۆر مەترسیدارترە چونکە ئێمە لە ناوچە دابڕاوەکان لەوانین کە پێوترێ ناوچە دابڕاوەکان یا کەمەنەتەوە یەکان بۆ ئێمە بە تایبەتی ئەوەی تا ئێستا ئەگەر سبەی مادەی 140 بچێتە پێشەوە ڕەنگە گەورەترین زەڵ بەبەر ئێمە بکەوێت ئەوەیە کە ڕێژەی کورد کەم بۆتەوە بەراورد بەجاران ئەمەش هۆکارەکەی دیسانەوە گەڕێتەوە بەوەی کە هاوسەرگیری کەمە نەتەوەی کورد بەرە و کەمبوونەوە چێ بەراورد بەوەی کە بە ڕێژەیەکی بەرچاو زیاد خۆی ئەمە زۆر زۆر گرنگە لەوانەیە زۆر ینی بەرچاو نەکەوت پێیان گرنگی پێ نەدراوێ بۆ نەتەوەی دیکە هەیە هەر ینی عێراق و پارێزگەکانی خواروی عێراق سێر بکەین یەکێکن لەو وڵاتی لەو پارێزگانی کە زۆرترین خێزانی تێدا زۆرترین خێزانی تێدا دروستە بێت زۆرترین مناڵیان هەبێت یان ئێمە زۆر جار باسەکەین یان گاڵتەیان پێکەین بە جۆر لە جۆرەکان لە مەجلیسا لە شوێنانە بزنە کابرا 10 مناڵی هەیە 5 مناڵی هەیە بۆ خۆی ئەمە کاریگەریەکی زۆر باشە بێت لەسەر کۆمەلگا بەڵام هەڵبەت بە پەروەردەیەکی دروست بە شازێکی دروست بڕواجا باس لە جابوونی هاوسەران کرد لە شار ئاماژەت پێ کردووە زۆر جار هۆکاری دەرونی ئەم کوڕە گەنجە ئەم خانمە دوو پرۆسی هاوسەرگیریە بینێ شکستی خوارد و تۆزێک ساردبوونەوە ڕووی تێئەکە یان نایە بچێتە ئەو پرۆسیە مەش بۆ خۆی کاریگەری زۆری هەیە زۆر ڕاست کاک دانێرێمە ئەگەر لێرە شۆڵم ئەگەر حکوومەت بیەوێ ئەگەر لانی پەیوەندیدار بیەوێ مەڵە ینی ئەتوانین تەنها بە هاوسەرگیری و بەڕێگریکردن لە جیابوونەوەی خێزان کۆمەلگەیەکت هەبێت کە کۆمەلگاکە هەر ئێستا سەیری لە زۆرێک وڵاتان کاکدانیار ئەبینی وەزارەتیان بۆ ینی تایبەت کردووە ئێمە بۆچی وەزارەتی بۆ تایبەت کراوە لەبەرەوەی کە
بابەتەکە گرنگە بەلای حکوومەتەوە بەلای دەسەڵاتەوە بەلای کۆمەلگەکەەوە بەگشتی ئەگەر ئێمە ئەوڕ لەم پرسانە نەدەینەوە و ئەگەر چاوی لە بنووقێنین بەڕاستی کۆمەلگا بەرەو داڕوخانێکی زۆر خراپەچ. کاگات ئێمە ڕەنگە نەتوانین باس لە یەک بێکی گرفتەکان بکەین بەڵام وەکۆزانانی یان کاتێک باس لە دیاردێکی کۆمەڵایەتێکە یان توێژینەوە لەسەر بابەتێکی گرنگی بەم شێوازاکە کە جیابوونەوەیە لە هەرێمی کوردستان بێگومان ئەمە جیاوازی هەیە لە وڵاتێکی وەک ئێمە وەک لە وڵاتێکی ترکە لە دەرەوە یان لە ڕۆژ ئاوایە تا چەندێک گرنگە ئەو خوێندنەوەی کێمێکین بۆ بابەتێک لە کۆمەلگای خۆمانەوە هەڵقوڵابێەوە تا چەرێک پێت وایە کە ئێمە ئەگەر بێت و وەکو وڵاتانی تر پرۆسی هاوسەرگیری پێک بێنین و ینی گرنگی بە کۆمەلگای خۆمان نین ئەمە بۆ خۆی بابەتێکە لە لێکترازانی خێزانیان زۆر ڕۆڵی ئەبێ ینی بۆ منە ئێستا چاولێکردن لە درامای بیانی یان هەندێک لەو شتانی تر دەوترێت هۆکارێکن بۆ جیابوونەوەی کێسە ڕوەدا. بەڵێ ئەوە هۆکارێکە لەو هۆکارانەی کە هەم بووە بەهۆی کەمی هاوسەرگیری و هۆکارێکشە بۆ جیابوونەوەی خێزان. دیار ئەم کتێبە سەرەتا هاوسەرگیری و جیابوونەوەی خێزان لە کۆمەلگەی کوردیە بەڵام دواتر لە کۆمەلگەی کوردیەکەمان لا بردوتما بە زۆر مۆرکێکی نەتەوەی پێوە دیار نەبێەوە بەڵام بەڕاستی هەر نەک لەسەر ئاستی وڵاتان لەسەر ئاستی قەزا و ناحەکانی جیاوازی هەیە لەسەر ئاستی شار و قەزایەک جیاوازی هەیە ینی تەنانەت ڕێژەی هاوسەرگیریەکە لە شارێکەوە بۆ شارێکی تر بۆ نمونە لە قەزای شارە زوورەوە بەراورد بە سلێمانی فەرقی هەیە لە بۆ نمونە لە پارێزگای هەولێرەوە بە پارێزگای قەزا و ناحیەکان کەمتر نییە لە چاو شارەکان جابوونەوەکە بەڵێ وانە جابوونەوەکە کەمترە ئەویش هۆکاری هەیە کاکدانە بۆ نمونەیەکێک لە هۆکارەکانەوەیە کە ئەو شوێنانە هەندێک عرف و عادەتی تێدا ماوە کە ئەگەر هاوسەرەکە ئەو دوو هاوسەرە لێکجا بنۆک و عیبەیەک دێتە سەر بنەماڵەکە یا خێزانەکە ئەمە هەست بیانی هەر چۆنێک بێ شانە دەنە بەرەو بەرپرسیارەتیا گەر ژیانیشان تا ڕادێک ناڕەحەت بێ دواتر لەبەر عیبە و لەبەر هەندێک دەست بۆ بردننی نێو بنەماڵە و خێزان دوجار بەردەوامە بن لە پرۆسی هاوسەرگیری و هۆکارێکی ترەوەیە کە ڕەنگە پرسیارەکەی وەژەوە نەبوو بێ بەڵام هەر بۆ ئەو بەراوردی کە لە نوێن قەزایەک یان ناحەیەک لەگەڵ پارێزگایەکە هەیە عادەتی لە پارێزگاکان تاکەکان ئازادترن ینی ئازادن ڕەنگە بە ئازادانە هاوسەرەکانی خۆیان هەڵبژێرن بەڵام لەسەر ئاستی قەزا و ناحەکان یەکجار بەو جۆرە نییە و ڕەنگە بابەتە ئاینیەکە لە قەزاکانە کاریگەری هەبێ لە ناحەکانە کاریگەری هەبێ ئەمە بەو مانایە کە بڵین لە شارە چاوپۆشی کراوە لە بابەتە ئاینەکە نا بەڵام ڕێژەکە کەمترە بۆ نمونە ڕەنگە ئەوەندەی لە قەزا و ناحەکانە لەلایەن مامۆستانی ئاینیەوە دوو هاوسەر گرێبەستەکەیان بۆ واژۆکرێ یا لێکمارەکرێن ئەوەندە لە شارەکانە بۆ جۆرە نەبێ کاتێک کە لە قەزا و ناحەکانە دوو هاوسەر تا لە لای مامۆستایەکی ئاینی مارە نەکرێن ناتوان بچن محکەمە ینی جۆرەك لە عادات هەیە کە لە قەزا و ناحەکانە ڕێبە کچەکە نایە کە لەگەڵ کوڕێک هێشتا مارە نەبڕۆ لای مەلا بچێتە محکەمە ئەمان هەندێک بابەتن کە فعلەن کاریگەریان هەیە لەسەر کەمبوونەوەی جیابوونەوەی خێزان بەراورد بە شارەکان باشە کاک دەگەرێبە باس لە ڕۆڵی یاسا بکەین لە بابەتی هەم پێکەنانی هاوسەرگیری هەم لە جیابوونەوەدا هەم لە کتێبەکە چۆن باسی لێوە کراوە و پێشتان وایە تا چنێک ئەمە ڕۆڵی هەیە دیارە یاسای باری کەسێتی لە عێراق بە جۆرێکە کە هەم بۆ هاوسەرگیری و هەم بۆ میرات و ڕەنگە معلومی بەڕێستان بە لەو بابەتانەیە تا ڕادەیەک سوودی لە دینی پیرۆزی ئیسلام وەرگرتووە بەڵام ئێمە هاتوین 10 پرۆژە سامان ئامادە کردووە لەم کتێبەیە کە بدرێ بە پەرلەمان بەڵام بەداخۆ تا ئێستا کەس نازانێت پەرلەمانێکە یان نییە پێشکەشتان نەکرێ ئێوە کە خۆتان بە یەکێک لە نووسینگەکانی پەرلەمان ئێستا پێشکەشی کوێ بکەیانی تۆ پەرلەمان تا ئێستا بوونی نییە هەنی پێشکە ئەبێ پەرلەمانێکی کارا و خەمخۆرت هەبێ دواتە تۆ ئامادەیت هەیە ئێمە کاکدانەر فراکسیۆن هەبووە بابەتەکە زۆر بە سیاسی نەبێ پرۆژە یاساکی نەداوە بە پەرلەمان ئێمە هاتوین 10 پرۆژە یاسامان ئامادە کردو بۆ پەرلەمان یانی یاسا هەندێک جار ڕۆڵەکە باشەوە هەندێک جار خراپە بۆ چونکە ئەوەی باشە کاتێک کە ژن و کچ و کوڕێک یا ژن و پیاوێک نوێ جیا ببنەوە تا ماوەیەکی زۆر هەر ینی دەستی لە کورداوایراڵە دەستی دەستیان پێکەن بۆی جارێک کە بیر بکەن و جارێک کە بیرکەنەوە بەڵام خراپەکەی لەوایە لە بابەتی کاتێک کە مارە ئەکرێن
لێ پێچینەوەیکی دەرونیان لەگەڵا ناکرێت فەحسێکی ینی دەرونیان بۆ ناکرێت بۆ ڕاوێژێکیان پێ ناگرێت کاتێک کە کوڕکچەکەیانوێ و سەرگیری بکەن پشکنینی خوێنیان لێوەرەگیرێ یەک گرنگە دەستەیەکی دەروناسیشە بێ پشکنینێکی دەرونیشان بۆ بکە بۆ نمونە من کاتێک کە تووڕام لیژنێکی دەرونی هەڵسەنگاندن بۆ منەکە پێشەوەی من هاوسەرگیری بکەم هەڵسەنگاندنێکیش بۆ هاوسەرەکەم بکەن ئەو کەسێک کە قرارە بێ بە هاوسەرم ئەگەر ئەویش تووڕەیە ئەم دوو کەسە بۆ یەک نەبن ئەگەر ئەویش بۆ جۆرێک لە خەمۆکی هەیە ئەو دوو کەسە بۆ یەک نەبن ئەوە تەنانەت کاریگەری لەسەر نەوەکانیشان کاگات لەم کتێبەدا باستان لە کێشە داراییەکان کێشە ئابوووریەکان کردو بۆ پرۆسی هاوسەرگیری یان هۆکارێک بۆ ئەنجامدانی هاوسەرگیریان هۆکارێک بۆ جیاببوونەوە لە هاوسەرگیریدا بەڵێ کاکدانەر بابەتی دارایی لە کەمبوونەوەی هاوسەرگیری کاریگەری هەیە ڕاستە لە جیاببوونەوەش کاریگەریە بۆ نمونە هەندێک جار گەنجەکان خەیاڵاتێکیان لەلایە تەنها چاوی ئەوە بینێ کە تەنها بەو کوڕە بگا یا بەو کچە بگایتر بی لۆ ناکاتەوە بۆ نمونە پێویستە پێشینەیەکی دارایی هەبێ کە بژێوەیەکیان پێ هەبێ کاتێکەم دوو کەسە بەیەکەگەن کە پرۆستکە هاوسەرگیریەکەن دوای ماوەیەک بۆیان دەرەکەوێت کە خراپی باری دارایی چ زەربەیەکی لەداون کاتە هاوڕەکەی خۆی بینێ نێوماڵێکی ڕازا و هاوڕەکەی خۆی بینێ سارەیەکی جوان و هاوڕەکەی خۆی بینێ ماڵێکی گەورەی هەیە ئەمنیەتی لێوان ناکۆکی درویسە بێ و بۆ نمونە جاری وایە کاکدانار ژن و پیاوەکمانەیە هیچ کێشەیەکیان نییە یەکتری ئەم لەو توێژینەوە من چەند کەسێک هەبوو ئاوا بوو کاتێک پرسیارمان لێ کردو بۆچی جابوونەتەوە ئەوەی وتۆ ینی هیچ کێشەیەکیان نییە یەکتریان خۆشەوێ ڕێز لە یەکتری ئەگرن منداڵەکانیان خۆشەوێ بەڵام ئەڵێ من ناتوانم بەم شێوازە بەردەوام بم خراپی باری خەڵک خێرم پێکە ینی مانگە خەڵک خێری پێکردی دوومان خەڵک خێری پێکردی ناتوانێت ینی سەرەکی ترین هۆکارە بۆ جابوونەوە بخراپی باری دارایی بۆیە بەداخەوە ینی حکوومەت بێ ئاگایانە زۆر بێ ئاگایانە لەم پرسە ئەڕوانە کە سەرەکی ترین پرسە کە پێویست ئاوڕێ لێ بدرێتەوە ینی تاوانی ژن و پیاوێک چیە کە یەکتریان خۆشی و ڕێز لە یەکتریەگرن بەڵام لەبەرەوەی حکوومەت دەستیان ناگرێ پێشینەیەکیان پێ بدا دایان مەزرێنێ ئیشێکیان بۆ بدۆزێتەوە ئەم کوڕوکچە دواتر ینی ئەم ژن و پیاوە لێکە ترازن و منداڵەکانیشان پەرتەوازە بن هەندێک جارە چنە خانی بێسەرپەرشتان و بەداخەوە هەندێک جاریش لە نێوان ماڵی دایک و ماڵی باوک ئەبن بە قوربان کاگات بۆی کە بڵێ حاڵەتەکانی جیاببوونەوە ڕوو لە زیادبوونە بێگومانە بێ کۆمەڵک ئامارە لە بەردەسا بێت تا چنێک ئێوە پشتان بە ئامار بەستووە لە نووسینەدا و ئامارەکان چیمان پێڵە ئێمە بۆ هاوسەرگیری پشتمان بە ئاماری 11 ساڵ بەستووە کە هەموو داچاکان لە کۆتاییەکانی ساڵا وەرگیراون لە دادگاکان کە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی و هەولێر و دهۆک و گەرمیان وەرگیراون بۆ نمونە من لە بابەتی جیاببوونەوەیە تەنها سلێمانی وەرگرم لە ساڵی 2012 235 حاڵەتمان هەبووە ڕێژەکە لە ساڵی 2023 سەرکەوتووە بۆ زیاتر لە 5,000 ینی ئەوەندە زۆر بوو لە حاڵەتی هاوسەرگیری و جیاببوونەوە ئێمە ئاماری 11 ساڵمان بەکارە ناوجا داتاکان ئەومان پێڵەن ڕێژەی هاوسەرگیری بەرەو کەمبوونەوە چێ بەداخەوە ڕێژەی جیاببوونەوە زۆر ڕوو لە هەڵکشانە ئەوەش بەراورد بەو ڕێژە زیادەی دانیشتوان جیاوازی ئەنی بەراوردەکە بەوە ئەکرێ بۆ ئێمە توانین بڵێن ئەگەر دیسانەوە تکاکەمەوە گەر هەمووان لای خۆیان و ئاورەک لەم پرسە نەدەنەوە ئامارەکان پێمانەڵە کە بەڕاستی ئاماری جیاببوونەوەی خێزان زۆر مەترسیدارە و ئاماری هاوسەرگیری زۆر کەمە بەڵێ کاک بوونی سۆشیال میدیا و موبایل و ناپاکی و زۆر بابەتی دیکە لەوانەیە یەکێک من لەو پرسانەی کە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر جیاببوونی هاوسەران ینی بچیتە دادگاکان بەشی هەرە زۆری دادگاکان ینی ئەو کەیسەیە ینی ئەو بابەتەیە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ڕێگە چارەیەکەیە چی بکرێ بۆ ئەمە کاکدانیار بەکارهێنانی سۆشیال میدیا نەک لەسەر هاوسەری بسە ئەو توێژینەوەی کە ئێمە کردومانە لەسەر کەم ناسپێدانی منداڵەکانی کاریگەریە باوکێکە چێتە پەنایەکەوە دایکێک لە پەنایەکە و خەریکی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکانە منداڵەکە کەس نیاری لەگەڵا بکە ئەمە پێش هەموو کەس پێش هاوسەرگیریەکە یا پێش جیاببوونەوە کە زەرەری لە منداڵەکە داوە زەربەی لە منداڵەکە داوە بەڵێ سەبارەت بە هاوسەرگی بە
هاوسەرگیریەکەش کەمی هاوسەرگیریەکە کاکدانە بەکارهێنانی سۆشال میدیا زەرەری لە کەمی هاوسەرگیری داوە بۆ چونکە کاتێک کەسێک زۆر تۆڕە کۆمەڵاتەکان بەکارێنەی ترە و تااقەت و حەزەی نامێنێ بۆ هاوسەرگیری وازانەیە تەواوی ڕێژبینیەکە لەو چات و لەو قسەکردنا بینێتەوە کە کەسانێک بینیویان ئەو خیانەتە زەوجەی کە لە هاوسەرەکانیان کردو ئەمیش ناوێرێ بچێتە نێو قۆناغی هاوسەرگیریەوە لە کاتی هاوسەرگیریشا دیسانەوە زەربە لە هاوسەرەکانەدا بۆ پیاوێک احترامان بەبێ ئاگای ژنەکەی خیانەتی زەوجیەکە یا بەداخەوە ئافرەتێک خیانەتی زەوجیەکە کاتێک کە پێزانرێ ئیدی ژیانی ئەو دوانە ڕەشە بێجا تەبیعی ئەو دوانە ناتوانن پێکەوە هەڵبکەن کەواتە دەگەڕێکیش بکەونەوە ئێمە پرۆژاسایەکشمان ئامادە کردووە بۆ پەرلەمان کە تێدا ئاماژەمان بۆ کردووە کە ینی سانسۆرێکە بێت لەسەر کەناڵەکانی ڕاگەاندن چونکە هەم کەناڵەکانی ڕاگەاندن بە کەناڵە بینرا و دەستگای ئەلامیەکانەوە هەمووکو سۆشال میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکان کە چاودێرێکی وردە هەبێ لەسەریان بۆی هەم ئاماری کەمبوونەوەی هاوسەرگیری چی دیلەوە کەمتر نەبێ و هەم ئاماری زیادبوونی جابوونەوەی خێزان چی دیلەوە زیادر نەبێت چونکە بەڕاستی کاریگەرێکی ڕاستە و خۆی لەسەر جابوونەوەی خێزان هەیە و کاریگەرێکی ڕاستە و خۆشی لەسەر کەمبوونەوەی هاوسەرگیری هەیە ئێمە کاتێک باز لە زۆربوونی جابوونەوەکەم بگومان لانی هیچ کاتێک درەنگ نییە بۆی ئێمە هەندێک چارەسەر بگرینە بەر پێت وایە لە ساتا چارەسەرەکان چین و چی چارەسەرێکتان پێشنیار کردووە بۆ هەم خودی کەمی هاوسەرگیری هەم بۆ پرۆسی جابوونەوەش کە لە هاوسەرگیری داڕوو دەبێت ئێمە بۆ کەمبوونەوەی هاوسەرگیری با لۆ دەست پێ بکەین چارەسەرەکان چین بۆی کە حکوومەت لانی پەیوەندیدار ئەو ڕێک لەم پرسە بداتەوە بۆی کە پێشینەیەکی هاوسەرگیری بە ئەو دوو کەسە بدا کاچینەنە و قۆناغی هاوسەرگیریەوە بۆەوەی کە بتوانن ژیانی خۆیانی پێبەڕێ بکەن خاڵێکی تر پشکنینی چەندروستی گشتیە بۆی کە کەسێک بێ بچێتە نێو قۆناغی هاوسەرگیریەوە پێویستە پشکنینێکی گشتی بۆ خۆی بکاوە خاڵێکی تر تایبەتمەندی عقلێتیە کە ئەم کەسە لە ڕووی عقلیەوە تەواو ئامادەی هەبێ بۆی بێ بچێتە نێو قۆناغی هاوسەرگیریەوە ئەمانە کۆمەڵێک مەرجن کە ئەو کەسە لە خۆیان هەبێ پێشوی بچێتە نێو قۆناغی هاوسەرگیریەوە سەبارەت بە جیابوونەوە چاودێریکردنی کەناڵەکانی ڕاگەاندنە چونکە بەداخەوە ڕێزی زۆرم بۆ کەناڵی پەیام بەڵام زۆرێک لە کەناڵەکان هەندێک دراما پەخشەکەن کە لەگەڵ دابوو نەریت و ئاینی کۆمەڵگەی کوردیان نایەتەوە ژن و پیاوەک دانیشتن سری درامایەکەکان لە دراماکەیە بە ئاشکرا خیانەتی زەوجی هەنی پێشکەشەکرێت کە ئەمە زەربەیەکی گەورە لە ژیانی هاوسەرانەداوە خاڵێکی ترکە زۆر گرنگە بوونی سنتەری دەرونیە لە قەزا و ناحێ و شارەکانە بۆی کە بتوان ئەم سنتەرە دەرونیانە ڕاوێژێکیان پێ بکرێت پێشەوەی جاببوونەوە و بۆ نمونە ئەو دوو هاوسەرەکە یانوێ جابن و سەردانی ئەو سنتەرە بکەن و ڕاوێژێکیان پێ بکرێ کە هاوکاریان بندەوەی کە کێشەکانیان چارەسەر بکەن خاڵێکی تریان تیشک خستنە سەر گازینۆ و کافتریا و شوێنەکانی ترە کە بەداخەوە ئەوەش دیسان و کاریگەریەکی گەورەی لەسەر جابوونەوەی خێزان هەیە بۆی کە هەندێک لە هاوسەرەکان گلەیان لە پیاوەکانیان کردو بۆی کە درەنگەچنەوە ماڵەوە یا ئاگایان لە ماڵ و منداڵەکانیان نییە چارەسەرێکی تر ئەوەیە کە بتوانن لە ڕووی داراییەوە وەکو چۆن پێشینێکیان پێ بدرێ لە کاتی هاوسەرگیریەکەشە کاتێککە جابنەوە حکوومەت ئەوڕان لە بدات و بزانە کێشەکانیان چین و بە دوای چارەسەرا بگەڕێ بۆیان کاتێککە زانە کێشەکە کێشەیەکی داراییە یا تەنانەت حاڵەت هەبووە بەهۆی نەخۆشیەوە بۆ کەم دەرامەتێکەوەی کردو کە نەیتوانن نەخۆشەکەی چارەسەر بکات لەم کاتە لانی پەیوەندیدار هەوڵ بدا ئەو نەخۆشە بگرێت تا ئەستۆی خۆی ئەمانە کۆمەڵک چارەسەرن کە ئەگەر کاریان لەسەر بکرێ کاریگەریەکی فعلیە بێەوە خاڵێکی تر زۆر گرنگ ئاماژەی پێ بکەمەویش ئەوەیە کە چاودێریەکی مامۆستانی ئاینی بکرێ بەوەی کە هەرزوو بڕیاری جابوونەوە نەدەن یا بڕیاری هاوسەرگیری نەدەن چونکە من ئێمە پێشنیاریەوەمان کردووە لەو کتێبەیە کە هاوسەرگیریکردنی بە منداڵیش چیدی لەلایەن مامۆستانی ئاینیەوە ڕێپێدراو نەبێ کە ئەمەش بۆ خۆی هۆکارە کە بۆی کە هاوسەرەکان لێک جابنەوە بۆ نەک پیاوێک ئەچێتە پێشەوەی بچێتە ئەمە کەیسمان هەبووە پێشەوەی بچێتە دادگاکان لە لای مامۆستانی ئاینی لە لای زانانی ئاینی لە لای دەستگا ئاینیەکان
جیابوونەوەی خۆی ڕاگەێنێ بەوەی کەیتر جیابوونەوەیکی کەلتوریە پێشوی بچێتە دادگاکان ئەو لێرە جیابێتەوە بۆیە گرنگە چاودێری ئەو ناوەندە ئاینی و شوێنانەش بکرێ بەوەی کە چیدی ئەوەندە سربەخۆیانە کار نەکەن بگەڕێنەوە بۆ یاسا یانێمانە هەندێک چارەسەرن کە ئەتوانرێ سوودیان لێ ببینێ جا بتوانین بەم چارەسەرانە ئەم مۆتەکە گەورەیە کە دووچاری کۆمەڵگەی کوردی بۆتەوە بتوانین لەبەر چاوی لابێت خۆی کاگایات حەق وایە یاسا و قانون و دادگا بگەڕێتەوە بۆ شریعەتی ئیسلام و بۆ ئیسلام و بۆ مامۆسایانی ئاینی چووکە ئەو ڕێبازی کە مەسەرەن یاخود ئەو بەرنامە پرۆگرامی کە ئاینی پیرۆزی ئیسلام دایناوە بۆ پرۆسی یاساگیری زۆ سەرکەوتووترە لەو قوانینانەی لەو یاسایانەی کە مرۆڤ خۆی دایناوە خۆی دروستی کردووە خۆی گەورە خۆی ینی ورترین شتی باس کردووە لە قورئانی پیرۆزدا ینی لەوەی بوون لە باسی تەلاقات زۆر بەوردی تەنانەت باز لەوە کە خۆی باڵا دەست لە قورئانە ئەگەر دوو هاوسەر لە یەک جیابوونەوە با پیاو تۆ سێری کەمە جیابوونەوەی با پیا و دیارێکیشی پێشکەش بکە بۆی ڕقوکی نەدروست نەبێ ئەگەر مناڵ لەو بینەیە هەبێت و خۆشەویستی محیبەتەر بمێنێ کارگی نەکاتە سەر مناڵەکەم بەڵام کاکدانەرەوە کاتێکە کە سەرف لە دینی پیرۆزی ئیسلام وەرگیرابێ حتمما مامۆستای ینی من احترام هەیە ڕەنگە هەندێک مامۆستا ئاینی هەبێ تەنها ئەوەی لە لامە بەس بکە لەو پرۆسیا و سەرگیریایە لەو جابوونەوەی خێزانە شتێک هەدەیەک وەربگرێ شتێک وەربگرێمە بەو مانایە مامۆستانی ئاینی خراپن بەڵکو بەو مانایە ئەم مامۆستایی نییە پشت بە هیچ ینی پشکنینێک نابەستێ ئەنی گرنگە مامۆستانی ئاینی پێشەوەی کە ئەم کڕووکچە پێکەوە ینی بڕیاری هاوسەرگیریان بۆ بدایە پێکیان ئاشنا بکە گرنگە چەند پشکنینێکی لابێ ینی خۆ مامۆستا ئاینی عیلمی غەیبی پێنیە کە بزانێ ئەم کچایە ئەم کوڕە ئاستی تووڕەبوونی چۆنە گروپی خوێنی چۆنە قسەکەی ئێمە لەسەر ئەمە بوو نەبادا ئەوەی کە خوانەخواستە بڵێن دینی ئیسلام لە شوێنە کەم و کورتی هەیە ینی دینی ئیسلام کاملترین هیچی نێشتۆتەوە بۆ ئێمە بەڕاستی ینی هیچی نێشتۆتە بۆی کە ئێمە قسەی لەسەر بکەین بەڵام هەندێک وردەکاری تر هەیە هەندێک وردەکاری پزیشکی هەیە هەندێک وردەکاری دەرونی هەیە کە ئەگەر ڕەچاویان بکەین نتوانین لە کاتی هەم جیابوونەوە هەم هاوسەرگیریش سوودیان لەبین بەڵێ سپاس بۆ بەڕێز ئاەت حەمە شەریف نووسەری کتێبی کورتێک دەربارەی هاوسەرگیری و جیابوونەوە کە لەم تەوەرە لەگەڵمانە وای کە ئینشاڵڵا کەمترین جیابوونەوە ڕووبا لە نێوان بۆ هیوای ئینشاڵڵاوە ئەمەش تکاکەین ئەم کتێبە بەکار بهێندێەوە نزاکەین کلێنێکی بچووکیش بێ لە کتێبخانی کوردیا پڕ بەس ئەمە لەکوێ دەسەکەوێت ئەگەر کەسێک بێ بخوێنێتەوە چکازام سرا بێ بەرامبەریشوانە ئەمە بەش ئێوەمان هێناوە جارەی تر جار کەسێکیش ویستی پەیوەندیمان پێ بکات لە خزمەت